خۆشەویستانم ئیمامی نەوەوی یەکێکە لە قوتبە گەورەکانی مەذهبی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و یەکێکە لە پیاوە مخلیصە زۆر گەورەکان. ئیمامی نەوەوی کۆمەڵێک کتێب و پەرتووکی جوانی نووسیوە، لەو دەقیقەیە کە نووسیوێتی هەتا ئەمڕۆ بوونەتە جێگەی بایەخی هەموو موسڵمانان لەسەر تاسەری جیهانی ئیسلامیە. کتێبێکی نووسیوە بە ناوی ئەربعینی نەوەوی، هەتا ئێستاش منهەجە و ئەو چل فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کۆی کردوێتەوە جێی بایەخی هەموو مەدرسە و مەرکەزێک. کتێبێکی تری نووسیوە بە ناوی ڕیاض الصالحین، باخچەی ساڵحان. ئەویش بە هەمان شێواز هەتا ئەمڕۆ هیچ واعظێک نییە کە وەعظ بدات و ئیشی نەکەوێتە ڕیاض الصالحین. هیچ کەسێک نییە بێ پەروەردەی نەفسی خۆی کە ئیلا ئەبێ ڕێبکەوێتە ئەو کتێبە. کتێبی لە فقهی مەذهب ئیمامی شافعیە بە ناوی منهاج نووسیوە، هەتا ئەمڕۆ فەقێکانی کوردستانیشەوە هەمووان خەریکی دیراسە و لەبەرکردن و خوێندنی ئەبن. بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ بە گەورەتر بچن ناو باخی فقهی ئیسلامیە و فقهی مەذهبی ئیمامی شافعی، کتێبی نایابی ڕەوضەی بۆ نووسیون کە ئەویش کتێبێکی زۆر بە بایەخە. هەروەها بۆ مجتەهید و پیاوە زۆر گەورەکانیش کتێبی ئەلمەجموعی نووسیوە لە 37 مجەلەدا کە ئەویش خۆی بۆ خۆی جێگەی بایەخێکی زۆر گەورەیە. بۆ عابید و زاهیدەکانیش ئەم کتێبەی نووسیوە کە هێناومەتە خزمەتتان بە ناوی ئەلئەذکار. ئەم کتێبە لەو دەقیقەیە کە نووسیوێتی تا ئێستا زانایان ئەڵێن بێع الدارە وەشتەری الئەذکار، ماڵەکەی خۆت بفرۆشە کتێبێ لەم کتێبە بکڕ. ئەوەندە جێگەی بایەخ بۆ لای زانایان و هیچ کەسێک نابێتە زانا ئەگەر ئەم کتێبە نەخوێنێتەوە، نابێتە عابید و خواناز ئەگەر ئەم کتێبە نەخوێنێتەوە لە خزمەتیان نەبێەوە بە عەمەلی جێبەجێ نەکە. ئەڵێن هیچ وەلیەک نییە لە دوای ئیمامی نەووی هاتبێت بەڕێ ئەم ئەذکارەی ئیمامی نەووی نەوێتە وەلی خوا.